پارکی هەواری شار پارکێکی خزمەتگوزاری گەشت و گوزاریە لە ساڵی 2004 ئیدارەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی سلێمانی ئیدارەی سلێمانی ئەو کاتە لەگەڵ ئیدارەی شارەکە اقتراحیان کرد بۆ دانانی پارچێک یا دروستکردنی پارچێک هەم بۆ خزمەتگوزاری شارەکە و هەم بۆ گەشتیار و هەم بۆ زیادبوونی ڕێژەی سەوزایی لە شارەکەیە کە ئەو کاتە ڕێژەی سەوزایی کەم بوو لە چاو ستانداردی جیهانیا. دەستکرا بەکارکردن تیا زۆر ماندوونە ناسانە و زۆر بە ڕۆحێکی نیشتیمانیانە لە 22/2016 دەرگای ئەم پارکە کرایەوە بە ڕووی هاوڵاتیانە. پارکەکە وەکو بەڕێوەبەراتیەکیش بەڕێوەبەراتیەکە سەر بە شارەوانی سلەیمانیە. ئەم بەڕێوەبەراتیە هەموو هۆبەکانی ئیدارە و ژمێریاری و هوەری و کشتتوکاڵی و گەنجینەی هەموو کارە ڕۆژانەیەکان کاری ڕۆژانەی دە ئیدارەیەک یاخود بەڕێوەبەرایەتیەک لەم پارکە ئەنجامەدرێ بۆ خزمەتی هاوڵاتیان و خزمەتی پارکەکە. یەکگەلەوە 10 هۆبەی هەیە ئەم هۆبەکانیش هەر هەمووی بەیەکەوە کاری ڕۆژانەی ئیش و خزمەتی پارکەکە ئەکرێت. پارکی هەواری شار لەسەر ڕووبەری 4200 دۆنم دروستکراوە. ئێستا حالیەن 1200 دۆنمی سەوزکراوە خۆشبەختانە. ئەمەش دابشکراوە بەسەر 36 زۆنە زۆنی جیاوازە. هەر زۆنێک کارمەند و ئەندازیارێکی کشتتوکاڵی تایبەت بەخۆی هەیە لەگەڵ کرێکاری تایبەت بە کە ساڵانە ئەیگرین بۆ زۆنەکان و دار و درەختی جیاوازی تایە. هەر زۆنێک جیاوازە لە زۆنێکی تر لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی ڕووبەرەوە لە ڕووی ژماری کرێکارەوە و هەروە لە ڕووی کینیشەوە ئەندازیاری کشتتوکاڵی و کارمەندی کشتتوکاڵیشەوە زۆن هەیە کە زۆنمان هەیە 100 دۆنمە. ئەم زۆنە پێویستی بە کرێکاری زۆرترە ڕووبەری سەوزاییەکەی زۆرترە. زۆن هەیە چیمەنی تایە هەمووی چیمەنە زۆن هەیە چیمەنی تیانە هەتەنیا غاباتە. گرنگترین شت ئاو دابینکردنی ئاوی پارکە. ئەم پارکە دابینکردنی ئاوەکەی لە چەمی قەڵاچوالانەوە. لە چەمی قەڵاچوالان ئەو بە دوو محەتە بە دوو وێزگا ئاو نەقڵەکرێ بۆ سیتەک وێزگەیەکیان لە چەمی قەڵاچوالانایە وێزگەیشیان لە چەمی سیتەکایە بە بۆریەکی 12 ئینجی ئەنێرێ بۆ ئەوێ و لەوێشەوە پەمپەکرێت بۆ ناو هەواری شار. ئەم ئاوا کۆ ئەکرێتەوە لە گەڵ ئاوەکانی تری کە خۆی لە ناو ئەم پارکە وەختی خۆی دەوری 5 کارێز هەبووە. کارێزەکان ماون بەس لە کاتی بوونی ئاوا وەکو بەهار و بدایەتی تا بدایەتی هاوینیش ئاوەکە ئەمێنێت بەڵام لە دوایە ئەو ئاوە کەمەکاتەوانەیە و نۆ بیریشمان هەیە بیری ئیرتیوازی لەگەڵ ئەو ئاوی قەڵاچوالان و ئاوی کارێزەکان هەمویان وەکو مەخزنمان بۆ کردوون تەنکیمان بۆ کردوون تەنکی 1000 مەتر مکعبی 600 400 500 ئەمانە هەمووی تیا کۆ ئەکرێتەوە و لە کاتی پێویست و کە وەختێک پارکەکە پێویستی بە ئاوانە بێ نەقڵەکرێ بۆ زۆنەکان. لە ئێستادا پارکی هەواری شار وەرزی ئاودان لە مانگی 5 کە دەست پێکات مانگی 5 بەرەو 6 7 8 تانە و تا دەیش. ئێمە ڕۆژانە پێویستیمان بە 5 بۆ 5.5
1000 متر سێجا ئاو هەیە ئەو ساڵانەی کە باران باشە بێت کێشەمان نابێ و ئەگەر باران کەمی کرد بەڕاستیە بێ احتیما دەکەینە سەر تانکەری ئاو لە دەرەوەی هێنین و خزمەتی سەوزایەکانی پێکەین بەهۆی ئەوەی کە ئەم 2 ساڵی ڕابردووە کە باران تا ڕادەیەک باش بوو بە ئێمە تا مانگی چەمی قەڵاتچوالان توانێتی ئامان بۆ بنێرە لە وێزگەکەی ئەوێەوە بەس پێشتر وشکە ساڵی بوو لە وشکە ساڵێکە لە مانگی هەشتا ئاوی قەڵاتچوالان وشتی کرد احتیمادمان کردە سەر هێنانی ئاو بە تەنکەر لە دەرەوەی خۆمان ڕۆژانە 40 تا 50 تەنکەر ئاومان بەکاری هێنا بۆ ئەوەی کە فرای کەوین و وشک نەبێت. لە هەندێک لە زۆنەکانە جۆرە ڕۆکێکی تایبەتمان هەیە سا بۆ نمونە زۆنی سێمان هەیە بڕێکی زۆر کە واشنتۆنی لێیە لەم زۆنە بە تایبەتی واشنتۆنیمان هەیە لە زۆنەکانی ترنیمانە بەڵام ئەمەش ئەوە نییە بڵێن زۆنێک بە تەواوەتی جیاوازە لە زۆنەکانی تری هەواری شار بە شێوەیەکی عام ڕۆکەکانی هەواری شاردارەکانی هەواری شار لێک وەکو یەکوان وەکو یەک خۆیانە بیننەوە بەڵام هەندێکیشی تایە جیاوازترە لە زۆنێکی تر بۆ نمونە زۆنمان هەیە هیچ چیمەنێکی تیانە بەس قاباتە بەس سنەوبەریاتە زۆنمان هەیە چیمەنی زۆرترە ئەو گوڵی زۆرترە زۆنێکمان هەیە بۆ نمونە زۆنی 4 زۆرترین گوڵ لە زۆنی 4 لە زۆنی 4 هەیە ئێستا وردەوردەوا بە تەماین زیاتر و زیاتریکەین زیاتر زەرعیکەینەوە شاخمان هەیە زۆنی شاخمان هەیە کە زەیتونی زۆرتیایە ینی ئەتوانین بڵین زۆرترین زەیتون و داری بەردار لە بەشی شاخمانە لە زۆنەکانی ترا داری بەریمان بە هیچ شێوەیە هەر نییە توی لێ دەرچێت و لە هەندێک زۆنەکانە هەیە لە ناو زۆنەکانە 170,000 دار و دەوەنی جیاوازمان هەیە لەگەڵ 250,000 گوڵ و پەرژینی جۆرا و جۆر ئەمانەش خۆیەگرێتەوە لە چەند سنفێکی جیاواز هەر هەمووی 116 جۆرن یعنی یەک جۆر نییە 116 جۆرن بۆ نمونە 23 جۆر بەس دارمان هەیە داری هەمیشە سەوزمان هەیە 33 جۆر بەس گوڵمان هەیە یعنی جۆرەکان جیاوازن لە زۆنێکەوە ئەگۆڕێ بۆ زۆنێکی تر بۆ نمونە 4 جۆر بەس پەرژینمان هەیە جیاواز لە هەر زۆنێک هەیە ئەم نەوعە بەس مۆردی لێ زۆنی سێ ئێستا لەم زۆنی کە من لێ ڕاوەستاوم بەس مۆردمان هەیە لە زۆنێک هەیە بەس شمشادمان هەیە زۆرترین ڕێژەی دار و درەخت کە هەمان بێت لە ناو هەواری شارە سنەوبەریاتە لە دوای سنەوبەریات قەزوانمان زۆرە ئێمە لە پارکێر هەواری شار ناروەندمان هەیە 42 جۆر گەڵاوەریمان هەیە. ئێمە لە هەواری شار تەنیا یەک جۆر چیمەنمان هەیە ئەویش ڕوبەری 350,000 متر دووجا چیمەنمان هەیە لە زۆنەکان بە شێوەیەکی عام لە هەندێک زۆنەکان چیمەنمان هەیە لە هەموو زۆنەکانان نیمانە چیمەنەکانی هەواری شار چیمەنی هەمیشە سەوز نین چونکە ئێمە چیمەنی ئەو چیمەنەیە کە زستان وشکە بێت هاوینان هەڵەیاتەوە ڕۆبەرەکەی 350,000 متر دووجا چیمەن هەیە لە پارکی هەواری شار. ئەو کارانی کە لە پارکی هەواری شارە کراوە بە شەقامی 20 مەتری شەقامی 30 مەتری و شەقامی 40 مەتری تیا دروست کراوە لە دەوروبەری پارکەکە دەستراوەتە بە شەقامێکی 100 مەتری کە ئەیبەستێتەوە بە شەقامی توی شەقامی مەلیک مەحموود بە 3 کیلۆمەتر دوورە لێرەوە ئەو شەقامانی کە لێرە دروستکە ناو زۆنەکان هەمووی پیادەڕەوی تا دروست کراوە شەقامی 18 مەتری و بە 12 مەتری دروست کراون بە بیهارتۆن
و بە بیهارتۆن کراون کە تاان ئەم فکری بیهارتۆنە لە لێرە زۆر زوو دەستی پێکرا. ئەتوانین بڵین کە بە درێژی سەررجەم درێژی کیلۆمەتری بڵین شقامەکان خۆی ئەبینێتەوە لە زیاتر لە 100 کیلۆمتر تۆتەڵی کۆکەینەوە. طبعا بۆچی فکرەی بێهارتۆن هەڵبژێردە لێرە مناقەشێکی زۆر کرا لەسەر ئەوەی ئایا شقامەکان هەر بە تێکەڵە بێ وەکو تۆپۆگرافیەکەی خۆی چۆنە یاخود بە شێوازی قیر بێ یان کۆنکرێت بێ یان بیهارتۆن بێ. لە نەتیجە گەشتنە سەر ئەو قەنەعەتی کە بە بیهارتۆن بێت چونکە بیهارتۆن سیفەتی ئەوەی هەیە کە ئەو بارانەی ئەبارێتە سەرزەوی ئەتوانێت ئاوەکەی بچێتە خوارەوە و لە ژێر زەویا کۆبێت. ئەوەشمان لەبیر نەچێت ئەم شوێنی کەم پارکەی تا دروست کراوە لە ڕووی ئاو شێوازی خاکەکەی و گلدانەوەی ئاو تایدا کێشەی خۆی هەیە بۆیە ئەو بیهارتۆنە بەو شێوەیە دانراگەر قیر وایە ئاوەکە چوە ئاوەڕۆکان و لەوانی ئاسان نەبووە کۆکرایەتەوە بڕیار درا کە بە بیهارتۆن کرێ. ساڵی دووجار کێڵانەکەین نزیکی 1950 بە تراکتۆر و ئامێر کێڵانەکەین بۆ ئەو شوێنانەی کە ناتوانین بەدەست بیکەین و مەساحەکەی زۆر زۆرە ئەو شوێنانەی شکە گوڵە و کە پێویستە کابی کێڵین بەدەست لە ڕێگای باخەوانەکانمانەوە کێڵانی بۆکەین و هەروەها ئەو شوێنانەش کە دەرمانی قڕکەری بەکارێنین بۆ هەندێک شوێن کە کێڵان نەیگرێتەوە و نەشتوانی خۆمان پاکیکەینەوە بەڵام بە ڕێژەیەکی کەم و بە شێوەیەکی زانستی تا بتوانین کەمترین دەرمان بەکارهێنین لەو کاتەیە دەرمان بەکارێنین کە زۆر زەڕور بین ئەگەر باخەوانەکانمان ڕێژەکەیان کەم بیان ئەگەر مەکاینی پێویستمان نەبێت لەو کاتە زۆر جار هەیە مەکاینەکانمانەشکێیان کاتەکە درەنگە بێ بۆی کە باخەوانمان بۆ گیراوە کاتەکە درەنگ بووە مەجبورە بین کە دەرمان بەکاربێنین ئەگینا کەمترین دەرمان بەکارێنین بۆ لە ناوبردنی گژوگە بۆ ئاگربەر بلدۆزەر بەکارهێنین بۆ ئەو شوێنانەی کە سیستەمی ئاودێریتیانیە و سەرجادەیە و ئەتوانین جیهازەکەی تیا ئیش پێ بکەین. هەواری شار سیستمێکی ئاگرکوژێنەوەی هەیە بە فەوهەی حریقی پێڵێن ئێمە 14 فەوهەمان لە ناو پارکەکە داناوە لە شوێنی جیاواز لەبەر خاتری بۆ ئەوەی کاگەر ئاگرێک لە شوێنێک بەربێتەوە بتوانین لەو فەوهانەوە هەم بە سۆندا یان بۆ پڕکردنی ئاو فریای ئەو شوێنانە بکەین کە سووتان تیا ڕوات لێرەش بنکەیەکی ئاگرکوژێنەوەمان هەیە تایبەتە بە پارکی هەواری شار دابین کە ئەوە پارکی هەواری شار ئەگەر ڕووداوێکی ئاگەر دروست بوو لەبەرەوەی کە وشکە ساڵی یا پوش و پەلاشێکی زۆر هەبێت ئەگەر هەر ئاگرێک دروست بێت ئێمە تەبان پەیوەندی بەو فەوهەیە بەو سیستمی ئاگرکوژێنەوەکەین و ئەوان دێن بە دەمانەوە و کۆنتترۆلی ئاگرەکەکەن. لەم کاتە باوەڕ ناکەم بە هیچ شێوەیە چونچەکەم پارکەکە ئێستا تووڕەکەی دەچی خۆی هەیە کە بە تەواوی معلومە و هەموو دەوروپشتی خۆیە و شارەوانیش و ئیدارەی سلەیمانیش و حکوومەتیش زۆر لەگەڵ پاراستنی ئێرایە ڕەنگە شوێنەکە جوان بێ حەز کرێ لە دەوروپشتیا شوێن هەبێ مەسەلەن مەشاریع بکرێ کە ئەسڵەن پارکەکە بووە بە لۆگۆ بووی بەڵام ئەوانە هیچی نەهاتوونەتە ناو پارکەکەەوە بەڕاستی لە دەرەوەی پارکەکەی بەڵام ئەوەی کە کرابێتیش ئەگەر شتێک لە پارکەکە تۆزێک ڕۆشت بێ بۆ خزمەتی خدەماتی جادە
لێ ڕۆشتووە کە ئەوە هەم خزمەتی پارکەکەشی کردو و هەم خزمەتی ئەو لەوانەیە ئەو مەشروعش بکە. ئێمەش وەکو هەواری شار و وەکو پەرۆکایەتی شارەوانی سلێمانی زۆر پێداگرین لەگەڵ وەکو ماڵی خۆمان وەکو چاومان پارێزگاری لەم پارکە بکەین کە شوێنێکی جوانی ئەم شارەیە. ئەم لەزگە زەردانە کایبینن لەزگەی گرتنی مێرو و حەشەراتە. ئێمە ئەم ساڵوەکو تەجروبەیە بەکارمانانە لە هەواری شارە بۆی بزانین تا چەند ئیسفادەی لێکەین بۆ دارەکە بۆی مەوادی تر بەکارنێنین وتمان ئەگەر سوودی لێ ببینین ئەو کاتە ئێمە مەوادی لە ناوبردننی حەشەرات بەکار نایانین بۆ دارەکە بەڵام تا ئەم کاتە نزیکی 6 مانگە ئێمە بەکارمان هێناوە سوودێکی وامان لێ نەبینیوە تەنیا هەندێک مێشوو لەو حەشەراتی گرتوتە خۆی کە هیچ زەرەر لە دارەکە نایە. پارکی هەواری شار سیستمی ڕووناکی بۆ دانراوە سیستمە ڕووناکیەکە تاوان تایبەتە بە خۆی ویزگەیەکی کارەبای 25 مێگای هەیە کەوتۆتە بەشی ڕۆژهەڵاتی پارکەکەەوە ئەم وێزگەیە بە کێبڵی ژێر ئەرز داخڵی پارکەکە بووە هەرچی کارەبای ئەم پارکەی هەموو کێبڵی ژێر زەمینی بۆ دانراوە هیچ شتێکمان نییە کە بە دەرەوە بێت هەمووی بۆ دفن کراوە ژێر زەمینە. طبعا بە 11 محاویلەی جیاواز تەوزیعمان کردو بە ناو پارکەکە ترانسفۆرمەرمان هەیە 250 کەیفیە ترانسفۆرمەرمان هەیە مەسەن 800ە هەمانە 1000ە و 1250 کە دابش کراوە بەسەر زۆنەکانە. طبعا دفنکردنی ئەو کێبڵانی کە لە ژێر زەویە هەیە بۆ ئەوەیە کە هەم لە ڕووی سەلامەتیەوە و لە ڕووی ژینگەیە و بینینەوە چکە بینینی وایە و کێبڵوان بە ئاسمانەوە سیمایەکی ناشرینە بەخشە بەو شوێنی کە تیاژیت یا بۆ پارکی کە تۆ تاییت بۆیە هەمووی لەژێر زەویە توانین بڵێن نزیکەی بە سنووری 400 کیلومتر ئێمە بە کێبڵی جیاواز لەژێر ئەم خاکی پارکی هەواری شار بۆ سەرجەم زۆنەکان کارەبامان ڕاکێشەوە بۆ هەموو چالاکیەکان کە لە دیزاینەکە هەیە بە ژمارەی ستونەکان کە لێرەن 3600 ستونی کارەبایی ئیناری تایە ڕووناکی لە 9 مەتری 10 مەتری 12 مەتری 3 مەتری و با بڵین لامپی جیاواز لامپی لیدی دیایە زۆربەیمان کردو بە لید ئێستا کەمینەیەکی ماوە کە ئیش بکەین بە لید بۆی هەم لە ڕووی سەرفکردنی وزەوە کەم سەرفکە و کواڵیتیکیشی مەسەلەن بە شێوەیەکە بەرگەی زۆر بگرێت. بە نسبەت کارمەندەوە ئێمە کارمەندە هەمیشەیەکانمان 87 کارمەندمان هەیە و عەقدیشمان هەیە عەقدەکانیش 99 بە هەمووی 186 کارمەند بە کرێکار و بە فەرمانبەر و بە هونەری و بە هەموو ئەوانەی کە لەم پارکەیە ئیشەکەن بەڵام ژمارەی کرێکار بەڕاستی لە پارکەکە کەمە ئێمە کێشەی ئەوەمان هەیە چونچێکم ئەم پارکە بەو گەورەی کە خۆتان نەزانن بەو مەساحەیە بەو ژمارە کەمە کرێکارانە بەڕوا ناکەم توانرێ ئیدارە بکرێ بەڵام لێرە بۆ چاکسازی کشتتوکاڵی لە ناو پارکەکە گرێبەستێکمان هەیە لەگەڵ کۆمپانیایەکە کۆمپانیای لانتانە کە ئەو کۆمپانیایە هەموو لەگەڵ بە یارمەتی فەرمانبەرەکانی خۆمان و هۆبەکانی خۆمان بە هەردوو لا کاری چاکسازی خزمەتکردنی کشتتوکاڵی ناو پارکەکە گراوەتە ئەستۆ بە هەموو بابەتەکانیەوە. ئەو گرێبەستەی لەگەڵ کۆمپانیاکە هەمانە بەڕاستی ئەم ساڵ کۆتایی دێ و بە کۆتایی هاتنی گرێبەستەکە ئەگەر بێت و تازە نەکرێتەوە کێشە بۆ ئەم پارکە دروست ئەبێ لەبەرەوەی خزمەتگوزاریەکەی زۆر قورسە بەڵام خۆشبەختانە سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی هاتۆتە سەر خەت زۆر بە تمامی بەو کارەوە لە هەوڵان بۆ ئەوەی گرێبەستەکە تازە بکرێتەوە و بۆ ئەوەی فەراغ دروست نەبێت لەو کاتێ.
پارکی هەواری شار کۆمەڵێک پرۆژەی استراتیژی تیا دانراوە بۆ کەرتی تایبەت لەو جۆرانی کە وەکو ئوتێل چەند ئوتێلێک و مۆتێل و چێشتخانە و ڕێستۆرانت و شەشخانی و کوردەواری و کافتریا و کۆشک و مەلەوانگە و ستادیۆم و کۆمەڵگەی وەرزشی و زەوی تایبەتی بۆ دانراوە بۆ یەکە و چالاکیانی تیا بکرێت. ئێستا خۆشبەختانە زەویەکانی هەواری شار تەوحید کراون و ژمارەی خۆیان وەرگ و شتێکی وای نەماوە کە گرفتی هەبێ لەبەرەوە ئەکرێتەوە بەڕووی وەبەرهێنەرەکانە کە ئیشی خوانی تا بکەن. لەناو پارکی هەواری شارە شانۆیەکی گەورەی بە ناوی شانۆی کراوەی ڕۆمانی هەیە کە نزیکەی 5,000 کەس ئەتوانێت مشاهید بێ بینەر بێ لەو شوێنە کە چالاکی تیا بکرێت کەوتۆتە بەشی خوارەوەی ڕۆژئاوای پارکەکە و لەناو پارکەکایە. ئێستا ناوی زۆنەکانمان هەمووی گۆڕیەوە بە ناوی کوردی، ناوەکان هەمووی تایبەتن بە شەقامەکانمان ناوەکانمان گۆڕیون، شەقامەکان بە ناوی مەهابات و قامیشلی و قامیشلو و حەریر و باخی بۆتان و باخی هەورامان و شەقامی هەڵەبجە و شەقامی کەرکووک و شەقامی ئەو ناو کوردیانی کە شەقامەکان هەمووی دیارەگە تابلەکان ڕستم بگرن هەمووی ئیشارەتمان پێکردەوە بە ناوی خۆیەوەتی. یەکێک لە بە شەهرە گرنگەکانی پارکەکە و ڕۆحی پارکەکە نەمامگەیە. ئێمە لە نەمامگا ساڵانە بەرهەمێکی باشهێنین کە سوودی لێبینین بۆ ناو پارکی هەواری شار. بە تەقریبی ساڵانە نزیکی 20,000 قەڵەمەکەین، قەڵەمی دار و گوڵ و پەرشین و دەوەنی جۆراوجۆر. لەگەڵ ئەوە شاتۆوی شەکەین، ئەو تۆوانەی کە هەمانەوە بە قەڵەم ناڕوێنرێ تۆکان بەرهەمە هێنین و ئەیکین بە نەمامی بچکۆلانە و وردە وردە بە خێویانەکەین و بەکاریانینەوە بۆ ناو هەواری شار. لە نەمامگەی هەواری شارە کۆمەڵێک باخەوانی ماندوونە ناس و لەگەڵ کارمەندەکانی بەشی باخچەکان خەریکی بەرهەمهێنانی نەمام و گوڵی جۆراوجۆرن. ئەو ڕێژەیە کە بەرهەمێنی لە نەمامگەیە لە پێداویستی خۆمان زیاترە، چونکە هەموو ساڵی ئێمە ئەوەنە نەماممان وشک نابێت تا بیخینەوە ناو زۆنەکان. بەڵام ئەو ڕێژەیە کە زیایە زۆرجار هاوکاری فەرمانگە حکومیەکانەکەین، خوێندنگاکان بە کتابی فەرمی ئەوان کتابی فەرمیەهێن و لە ڕێگای شارەوانی سلێمانیەوە لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە و پێشکەشی ئێمەیەکەن و ئێمەش نەمامیان پێشکەشەکەین، هاوکاریانەکەین بۆ سەوزکردنی زیاتری شاری سلێمانی. ساڵانە لە هەواری شار ئەو نەمامانی کە وشکە بێ ئێمە ئەیڕۆنینەوە زەرعەکەینەوە. بەڵام ئەم چەند ساڵی پێشەوە بەهۆی کەش و هەواوە کە بارانێکی زۆر نەبوو، ئاوێکی باش نەبوو لە هەواری شار ئەمە نەمانەتوانی چاندنی تەواو بکەین. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ نزیکی 25,000 دار و گوڵ و سنەوبەریات و پەرشینی جۆراوجۆرمان ڕوانووە لە ناو زۆنەکانی پارکی هەواری شارە. هەمووشی لە نەمامگەی خۆمانەوە دابینمان کردووە، هیچ نەمامێکمان نەکڕیەوە و پارەمان پێنەیەوە. ئێمە لێ دەکانە باخەوانی ساڵانە ئینتاجەکەی هەر لە ناو پاچی هەواری شارە قەڵەمەکان دێنی و هەم دیسان دروستیانەکەین و ئەکەنەوە بە نەمام و ئەنێنەوە بۆ زۆنەکان. بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر خراپمان هەیە لێ دەکان. ئەو نەمامانەیەکە ئێمە دەیبین لە زۆنەکان دەیسەکەینی بەعزێک نامێنێ ئەیبەن و هەڵێکەن ئەبەنە بۆ ماڵەوە. ئیتر ئەو شتانە بۆ ئێمە زۆر ناخۆشە. نائشکو نائیبن هەڵیەکەن هەر لە بغان هەڵێکەن و ئەیبەن. وڵای داواکاریم لە خەڵک ئەوەیە چکە ئێمە بۆ هیلاچەی ئێمە داوام ئەەکەین، زۆر هیلاگە بین، زۆر جار لێ دەکانە بڕواکە هەر پشتمان شکاوە بە قەڵەمکردن و هێنان و ئێمە داوا لەو هەوڵاتانەکە دەکەین دێن بۆ ئێرەکان ئەو ماڵی خۆیان سەیریکەن. بەڕاستی ئەم پارکە ماڵی هەموو کەسێکە، ماڵی تەنیا تاکەزەلامێک نییە، مڵکی دەوڵەتە. نابێت خەڵک ئەوەندە بە نەزانی بە نەفامی خۆی بێت ئەو نەمامانەمان خراپکەیان هەڵی کێشەیان پێ دێنیان بی بە
یان هەڵی کۆڵێ زۆربەی دارمانەیە ئێستا لۆدی و ئەوە کاتمان ئێستا سەیرمان دەکرد دێن دارەکە هەڵەقەنن ینی هەڵیەقەنن دێنووسن ینی چی ئیسپارە و دارەکە هەڵیقەنێ بانی ئەو دارە تووشی نەخۆشیە بێ و بەرەو لە ناوچون دەڕوا وشکە بێت لا وشکەڵە بێت دارەکەمان ئەفەوتێ بازێک کەسمان هەیە مەقەڵیە نێدێ دەکانە لەسەر تیمەن ئاگر دەکاتەوە ئەو تیمەنە بۆ نەکراوەگە تۆ بێ شتی گەمی لەسەردانیان منجە هەشتێک بێگەسەی دادنی بانی گەتۆ بەجێ دێڵی شوێنی ئەو تیمەنە زەر دەبێ و وشی دەبێت ناشرین دەبێت بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک ئەو مەجاڵانیا ئەو شتانێکە دێنن بۆ ناو تیمەنەکان باشێشی بۆ دانێن بە ژێرەوەی تاسی نەکات دەستە تیمەنەکە و زەر بێت. ئێمە زۆر جار دارمانەشکێ لەلایەن مناڵەوە کە یان خوانی پیا هەڵەواسن قیڕە لێ ڕاکێشن یان لە ڕێگای سیارێکەوە بێن خۆیان فێری سایقیەکەین لە هەواری شارە و خوانێکێشن بە دارێکە دارەکە ئەشکێنن بەڵام لەگەڵ ئەوەشا خۆشبەختانە کە تاکی کورد نەختێک هۆشیار بۆتەوە لە چاو ساڵانی پێشووە زۆر فەرقیان کردووە تاکی کورد هۆشیارترن و ئاگایان لە دار و گوڵەکانی کوردستان و سلێمانی بە شێوەیەکی عام هەیە. هیوادارین زیاتر و زیاتر ئاگایان لێبێ زیاتر و زیاتر هۆشیار بن و دارەکانمان نەشکێن و گوڵەکانمان پان نەکەنەوە و هەڵی نەکێشن و کورسیەکانمان و گوڵۆپەکانمان هیچی لێنێ. ئێمە بۆ درێژەدان بە خزمەتکردنی پارکەکە و بەرەو پێشەوەبردننی بەڕاستی پارکەکە پێویستی بە بورجەیەک هەیە بەڵامەوە خۆتان نزان ئێستا لە قەیرانێکی دارایی وڵاتەکە بەڵام هەر قسوور نەکراوە بە پێی توانە هەوڵراوە بەڵام زۆر پێویستمان پێ هەیە کە زیاتر بکرێ و نەوەستێ بۆ ئەوەی خزمەتی زیاتر بکرێ بۆ ئەو نەقسانی کە دروست دەبێ پڕکرێتەوە ئەوە ئیشی کارەبایە ئیشی ئاوە ئیشی کشت و کاڵیە ئیشی خزمات و پاکردنەوە و هەموو ئەم جۆرە شتان هەیە اینجا پێویستمان بەڕاستی زۆر بە کرێکار هەیە گەر بکرێ بە کرێکاری گرێبەست ژمارەیەک تاعین بکرێن بۆ ئەوەی ئەو فراغەش هەرپڕ ببێتەوانەیە جگە لەوەش داواش لە هاوڵاتیانەکەین بەڕاستی کە نێرە پاک و تەمیزی و بەش یاسایەکانی ناو هەوارەکە بپارێزن.